ئەم بابەتە هی ئەوەیە لەسەری بوەستی و بەجددی کاری لەسەر بکرێ لە هەموو لایەکەوە چونکە بابەتی گۆڕانی کەش و هەوا و ژینگە کاریگەری ڕاستەخۆی بەسەر ژیان و تەندروستی هەریکێکمانەیە بەتایبەت لەم ساڵانەی دوایی کۆمەڵێک سووتانی دارستانەکانی ئەمازۆن و تورکیا و چەند شوێنێکی ترمان بینی لافاو بوو مەلەرزەمان بینی بۆ هۆی ماڵوێرانی و ڕاگواستنی زۆرێک لە شار و بەشێکیش لە وڵاتان جا باز دەوە دەکەن مەترسیەکانی لەسەر عراق و هەرێمی کوردستان چەندە و ئێمە چۆن دەتوانین زیاتر هاوکار بین بۆی ژینگەیەکی پاک و سەلامەتمان هەبێت میوانێکمان لەگەڵ مامێڤانداریا ڕێبەر مزوری شارەزای ژینگە و کەشوهەوای کردی تو بخێراتی بەڕێبەر خێربێخاڵیدەم بەیانی لەگەڵمان دکتۆر لەوە دەست پێ بوو لە پرسیارەکە پرسیارەکە لەوە دەست پێ بکەین دەگوترێت ژینگە سنووری نییە ینی تەلبەند نییە وڵات بۆ وڵات ژینگە ئیتر هەوایە و ڕەنگە من و دراوسێ کەشم یەک هەوامان بۆ بەیان کاریگەری ئەو لەسەر من کاریگەری من لەسەر ئەو زۆر بێت ئێمە چۆن بتوانین لە هەرێمی کوردستان خۆمان سەلامەتتر ڕابگرین چی بکەین بۆی ژینگەیەکی پاکترمان هەبێت بەڵێ بەیانیتان باش بەیانی بینەر و بیسەرانی کوردستان 24 باش لە نەتیجەی گۆڕانکاریەکانی کەش و هەوا کە ئێستا لە جیهان دەگوزەرێ هەر وڵاتێک بە پێی شوێنی جوگرافیا خۆی ڕۆبەڕۆی گۆڕانکاریەکانی کەش و هەوا بووتەوە و هەروەکو بە خۆت باست کرد ژینگە سنوورێکی دەستکردی نییە کە کومەڵە وڵاتێک بە ئارەزووی خۆیان ژینگە بەکاربێنن بۆ پڕکردنەوەی پێدەویستیەکانی خۆیان بێگومان کاریگەری سلبی دەبێت لەسەر وڵاتانی دراوسێ و لەسەر وڵاتەکانی دەوروبەر کەواتە کارکردن بۆ ژینگە پێویستی بە کارکردنێکی پێکەوەیی هەیە لەسەر ئاستی جیهان ئەو کۆڕ و کۆربەندانەی کە ئێستا لە جیهان دەگوزەرێن دەکرێن بکرێنە پرینسپل دەکرێن بکرێنە بناغە بوو باشترکردنی ژینگەی جیهان و هەروەها بوو کەمکردنەوەی دەرهاوێشتەکانی گازە ژەهراویەکان بوو ناوبەرگی هەوا جا چەند ساڵێکە دەتوانم بڵێم زیاتر لە 20 ساڵێکە کە ئەو کوپانە ئێستا لە دنیادا دەکرێ هەمووی مەبەستی ئەوەیە کە چۆن بتوانن ژینگەیەکی تەندروست بۆ هەموو هاوڵاتیانی جیهان بڵێن بەردەست بکەن کو دەتوانن تەکنۆلۆژیا بە شێوەیەکی وا بەکاربێنێت کە گۆڕانکاریەکانی کەش و هەوا کەم بکرێتەوە نەک کە زیاد بکرێت جا هەروەکو خۆت باست کرد مەثەلەن ئەگەر ئێمە لە عێراق تەماشا بکەین زۆر جار لە کوردستان ئێمە ڕوبەڕوو هەندێک کێشە دەبنەوە کە سەرچاوەکەی کوردستان نییە بەڵکو سەرچاوەکەی عێراقا یان وڵاتە عەرەبیەکانن یاخود وڵاتانی دەوروبەر بن کەواتە بووی ئێمە دەڵێن دەبێت کێشەکە لەسەر ئاستی جیهانی چارەسەر بکرێت چۆن هەندێک شت هەیە تو هەرچی بکەیت و کێشەکەت پێ چارەسەر ناکرێت بۆ نمونە هاتنی خۆڵبارین لە هاویندا کە کوردستان چەند جارێک تووشی خۆڵبارین بووە ئەمە سەرچاوەکەی کوردستان نییە ئێمە هەرچی بکەین ئێمە ناتوانین ئەم خۆڵبارین ڕابگرین بەڵکو پێویستە کێشەکە لە بیابانەکانی خواروی عێراق و عێراق چارەسەر بکرێت دکتۆر نوکە 24/11 وەکی گوتە سەرما گەرمایە دەست خودێدا بەس ئەو بووە سەبەبی هەندێ مەسەلەن کو کاریگەریە کەش و هەوای ژینگەیە کار لە هەندێ بکەتن کونوکە دنیا زۆر سارد نەبووە یان وەختێ باران بارینەیە وەختێ مەزنێتمە دەبێت پاییزەدا بەفر هات بە مانگایەک جارەکادی بەفرەکادی هات بە جا زۆر جار من دەڵێم با ئێمە وشەی گۆڕانکاری کەشەوە لە لایەکدا بنین بێن تەماشای واقعەکە بکەین ئەگە تەماشای واقعەکە بکەین لە ساڵی 90ەکان یان لە ساڵی 80ەکان سەرما لە کوردستان سەرما و بارانباری لە مانگی دەستی پێدا کرد حتا ئەگە بێت تەماشای داتەکانیش بکەین لە مانگیدا ڕێژەیەکی بەرچاوی بارانباریە بەڵام ئەگەر لە پاش ساڵی 2000ەکان تەماشا بکەین دەبینین نە مانگی 10 و ئێستا مانگی 11 کەوا بارانبارینەکان بە شێوەیەکی زۆر کەمی کردیتەوە بە تایبەتی لە عێراق و هەروەها هەرێمی کوردستانیش کەواتە ئەمە ئەوەمان پێ دەڵێ کە بەڵێ گۆڕانکاریەکەیە لە گۆی زەوی کە بەڵێ ڕێژەی بارانبارین بە شێوەیەکی بەرچاو کەمی کردیتەوە کە بەڵێ بارانەکان لە کاتی خۆیاندا نابارین تو مثلەن ئەگەر باران لە کاتی خۆدا نەبارید بۆ هەر سێکتەرێک سلبیاتی خۆی دەبێت
بۆ هەر سێکتەری کاریگەری سلبی لەسەر دەکا جاکەواتە لە واقعدا بەڵێ گۆڕانکاری کەشوهەوا هەیە چونکە زۆر کەسەنە ئەسڵم باوەریان بە گۆڕانکاری کەشوهەوا نییە بەڵام ئەگە تو تەماشا واقعەکە بکە لە واقعەکەدا ئەم گۆڕانکاریە زۆر بە وازحی دەبیندرێت لەوەی کە بەهۆی ئەو لافاو و مەلەرزانە بەشێک لە شوێنە کوشت و کاڵیەکان تێکچوون ئەمەش کاریگەری لەسەر کەم بوونەوەی خۆراک و هەموو ئەمانە دروست دەکەم کاکتۆر ئێمە ئەگە بەراوردێک بکەین بۆ نمونە هەرێمی کوردستان وەرگرین لەگەڵ بەشێک لە وڵاتانەی کە دەمێکە وڵاتن پاڵاوگە کارگەی زۆر گەورەیان هەیە ئەمانە تا چەند جیاوازی دروست دەکە لە نێوان ژینگە وڵاتێک بۆ وڵاتێکی تر شارێک بۆ شارێکی تر ئێمە بەراورد بە وڵاتان ڕەنگە کەمتر کارگە و پاڵاوگەمان هەبێت ئێمە لە کوردستان بەڕاستی نەبووینە سەرچاوی پیسبوونی جیهانی نەبووینە سەرچاوی پیسبوون یاخود تێکدانی ژینگە بوو دەوروبەرەکانمان بەڵکو ئەوان بوونەتە سەرچاو بوو تێکدانی ژینگە ئێمە بەڵام ناشکری ئەمە بڵێن کە ئێمە سەرچاوەنین بوو پیسبوونی ژینگە دەبێت ئێمە ئەوەی بمانەوێت لە بەکارهێنانی بڵێن پاڵاوگە و موالیدەکان بە کەیفی خۆمە بەکار کە کار لەمە ناکە لە کوردستان ئەو گۆڕانکاریانە یاخود ئەو پیسبوونی هەوای کە هەیە بەڕاستی ئێمە دروستمان کردیە ینی باواقعی بین ئێستا لە شارێکی وەکو هەولێر کە سەرچاوی کارەبا لە موالیدەکان وەردەگیرێت بێگومان ئەو موالیدانە چەندان گازی ژەهرە ئێستا بۆ گۆڕانکاریە پرۆژێ ڕووناکی بەڵێ پرۆژێ ڕووناکی بڵێ بێگومان ئەو موالیدانە سەرچاوی سەرەکی پیسبوونی ژینگە هەولێرن لە پاشان بە دەرەجە دوو پاڵاوگەکان بەڵام ناکرێت تو بڵێ لەم سەردەمەدا من بڵم دەبی پاڵاوگەش ڕاوەستی تو دەبێت ئیش ڕاوەستی ئێمە دەبێت ژینگە نابێت یەک گەردێکی پیس بێتە ناو ژینگە نەخێوان نییە ئەگەر پاڵاوگەکان بە پێی ستاندەرێکی جیهانی تا مەزرێن کاریگای ینی پیسبوونی ژینگە زۆر کەمە ینی ڕێنمای ژینگایەکان بەڵێ بێگومان ئەگەر ڕێنمای ژینگەکان جێبەجێ بکەن و هەروەها شوێنی دروست گرنگترین شت ئەوەیە لە پرۆژە پیشەسازیەکان تو شوێنی دروست هەڵبژێری بەداخەوە لە کوردستان شوێنی دروست بۆ پرۆژە پیشەسازیەکان باش هەل نەبژێراون کەواتە چۆن دەبیت تو گرنگترین شت لە دروستکردنی پاڵاوگە و پرۆژە پیشەسازیەکان دیاریکردنی ئاراستەی باە کە دەبێت بە ساڵانە وەرگیری بە چەند ساڵێک وەرگیری بۆ ئەوەی بزانی کە ئاراستەی باەکە بەرەو کامەلایە نەکەوە تو بڵێ ئاراستەی با 100% بەرەو شاری هەولێر بیت و پاڵاوگە لەو شوێنەدا بنی پاڵاوگە ئەو پیسی و ئەو هەوا پیسی هەموو دێنەوە ناو شاری هەولێر کەواتە دەکرێت پاڵاوگە هەبێت دەکرێت پرۆژەی پیشەسازی هەبێت بەڵام بە پێی ڕێنمایی ستاندەری جیهانی و هەوڵێکی شەیە بۆ ئەوەی کە موالیدەکان لە ناو شاری هەولێر را بدرێن بێگومان ئەمە کاریگەریەکی زۆر ئیجابی دەبێت یعنی هەوای هەولێر بە شێوەیەکی بەرچاوخەوەین دەبێت مامسە بەس هەوای هەولێر یان دەوروبەرش بێگومان دەوروبەریش نەک هەر تەنها هەولێر هەموو عێراق هەوای هەموو عێراق پیسە تەنانەت بەغداد ئەمە چەند ساڵێکە دەبێتە یەکێک لە پیسترین شارەکانی جیهان و وڵاتی عەرەبیەکان بەغداد کە پایتەختێکی گەورە و گران زیاتر لە 10 ملیۆن کەسی تێدا دەژی چەند ساڵێکە لە ڕێزبەندی پیسترین شارەکانی جیهاندا هەموو لەبەر ئەو موالیدە و ئەو مەسفە نزیکانەی ناو شارەکە و هەروە ئەو ئۆتۆمبیلە کوونانێک کە لە ناو شاردا بەکاربێنێت دکتۆر جا هەر لەسەرەوەی کە باست لەوە کرد بەغدایەکێکە لە پیسترین شارەکان هەر پێم وابێ دوێنێ بابەتەکەم خوێندەوە لەسەرەوە پێنجەمین وڵاتە لە پیسی ژینگەی عێراق هەر بەگشتی چۆن ئێمە لە هەرێمی کوردستان بتوانین هۆشیاری ئەوە بڵاو بکەینەوە بۆ خەڵکەکەمان بۆ نەوەکانی داهاتوومان ئێمە لایەنی کەم بتوانین هەرێمی خۆمان شارەکانی خۆمان تۆزێک جیاوازتر بێت لە ڕووی ژینگەییەوە بەراورد بە شارەکانی تری عێراق جا لە کوردستان ئەم وەزعەکە باشترە وەکو عێراق خراپ نییە بەڕاستی ینی کوردستان بە پێی هەلکەوتەی جوگرافیایی بە پێی ناوچە شاخەویەکان لە ڕێی گۆڕانکاریەکانی کەشوهەوا ئەوە خراپ نییە بەڵام ئەوەی دەمێنێتەوە ئێمەش دەبێ هۆشیار بین تاک دەبێ هۆشیار بیت بڵێن ڕێکخراوە مەدەنیەکان بڵێن حکوومەت هەندێک شتەیە لە ڕووی ژینگەیەوە دەبی گرنگی پێ بدرێت یعنی ئێستا گەرەمە زۆر فۆکەسمان هە لەسەر شاری هەولێرە مەثەلەن شاری هەولێر ئێستا شارێکە خواستی لەسەرە
خەڵک لە بوو خوێندن لە بوو کارکردن لە بوو گەشت و گوزار ڕووی تێدەکات تەنانەت ئێستا بڵێن خەڵکانێکی زۆر لە خوار و ناوەڕاستی عێراقەوە بەهۆی گۆڕانکاریەکان و کەش و هەوا هاتوونەتە شاری هەولێر جا ئێمە دەبێ پلانێکی گشتگیرمان هەبێت لە باشترکردنی ژینگەی شالی هەولێر چ بە زیادکردنی ڕێژەی سەوزایی بێت چ بە هەبوونی ڕووبەری خاکی بێت چ بە هەبوونی پرۆژەی گەشتیاری بێت لە ناو شاری هەولێردا واتە ئەوە نییە کە تو بڵێ مەتەلەن ئێمە هەر ئەم شارە بەرزکەینەوە و بیکەینە بە عیمارە و بیکەین بە کۆنکریت و بیکەین بە قێڕ و چزانم چ پاشان لە کوتاییدا بڵێن ئێمە پێڕانە گەیشتیان نازانم ئەمە پێویستی بە کارکردنە یەکەم جار حکوومەت پاشان تاک پاشان ژینگە مڵکی هەمومانە یعنی ئەگەر ژینگە تێک چوو کاریگەری سلبی بوو مرۆڤ بۆ هەمووان دەبێت یعنی ئێستا بەپێی راپۆرتەکان ئەو راپۆرتانەی کە ئێستا بڵێن ڕێکخراوەکانی سەربەنەتەوەی گرتوەکان بەڵاویان کردەوە دەڵێن لە هەر 8 کەس مردن لە دنیا یەکێکیان بەسەبەی پیسبوونێکی ئەو هەوایە بێگومان ڕێژەیەکی زۆر زۆرە لە نەتیجەی ڕوودانی لافاو ساڵانە زیاتر لە 40 ملیار دلار زەرەر بە وڵاتەکان دەکەویت بەپێی ئەو داتانێک کە ئێستا بەردەستە باس لەوە دەکەن کە ساڵانە 40 ملیۆن لە 50 ملیۆن خەڵک بەهۆی وشکە ساڵیەوە وڵاتی خۆیان و شوێنی خۆیان بەجێدێرن لە عێراق باس لەوە دەکەن کە 7 لە 8 ملیۆن خەڵک تووشی جەفاو بووە تووشی وشکە ساڵی بووە جا ئەم داتانە بەڕاستی داتای زۆر زۆر ترسناکەن ئەگەر کێشەکە چییە کێشەی پرۆژە ژینگەیەکان دوو کێشەی زۆر گەورەیان هەیە یەکەمیان پرۆژەی زۆر مکلفن یعنی ئەتو بە 2 ملیۆن دلار ناتوانانی هیچ بکەی پرۆژەی ژینگەی تو دەبی تعامل لەگە 100 و 200 و 300 ملیۆن دلار بکەی ئەمە یەک دووەم شت پرۆژەی دوورمەودان یعنی بڵێن ئەگەر عێراق سبەی دەست بە پرۆژێکی ژینگە بکە لە 2025 تو لەوانە نەتیجەکە لە 2035 ببینی بەڵام کە دەست پێ نەکرێ ئێستا عێراق وڵاتێکە ساڵ بە ساڵ کاولترە لە ڕووی ژینگەیەوە کاکتۆر جا هەر لەگەڵ ئەو باست لە هەندێک داتەوە ئامار کرد بابەتێکی دیکە هەو کە پەیوەست بوو بە تەندروستی مرۆڤ ینی لە ڕوو ژینگەی و کاریگەری ژینگە و کەشەوا لەسەر مرۆڤ چەندە ینی یەک لە بابەتەکان باسی لەوە دەکرد تاوەکو ساڵی 2050 ڕەنگە بەهۆی ئەو لافاوانە و کەمبوونەوەی بەروبوومی کشتتوکاڵی و کۆمەڵێک بابەتی تر خۆراک کەم بێتەوە ئەگەر بژینگە بەم شێوێ بەردەوام بێت لە هەمان کادا دەبێتە هۆی ئەوەی گەشەی منداڵەکان و نەوەی داهات و زۆر کەم بێتەوە ڕێژەی کورتەباڵا بە نزیکەی سەروی چەند سەد ملیۆنێک بێت ئێمە باسی هەولێر بکەین کاریگەری ئەم هەموو پلاستیکە ئەم هەموو کەلوپەلە سەفەریانە چییە لەسەر ژینگە چۆن بتوانین خۆمان لەمانە بەپارێزین یان ئەمانە شتێکی وا دروست ناکەن جا بەنسبەت یعنی کە بە شێوەیە گشتی ئەو پلاستیکە و شتانە ئەمە بابەتێکی تەواو جیاوازە پێویستە یەکەم جار بە یاسا بکرێت یاسای بڵێن ئەو مادانە کە پێویستە دابەش بکرێن ئەم خرش و خۆڵاکە دابەش بکرێن مەثەنە بۆ چەند سنفێک بۆ چەند کلاسێک کە بە پێی یاسا تەعاملیان لەگە بکەن بێگومان خراپترینیان ئەم مادە پلاستیکانن ئەم مادە پلاستیکانن و بە شێوەیەکی زۆر بەرچاویش ئێستا لە هەرێمی کوردستان بەکاردێن بەداخەوە بەڵێ ئێستا ئەگەر تەماشای وڵاتە ئەوروپیەکان بکەین تەنانەت ئەگەر کەت و دەچی لە بە کافەیەک ئەو گلاسێک کە دەدەنی گلاسێکی کارتونیە کاغەزە بەڵام لێرە تەماشا بکە چییە هەموو لایلونە جا بەڕاستی لە عێراق مادەی پلاستیکی زۆر بەکاردێت و هەروەها بە پێی توێژینەوەکان ئەم مادە پلاستیکانە بوو زیاتر لە 100 ساڵ لەناو خاک دەدەمینێتەوە کەواتە ئەگەر سیستەمێکی ریسایکلینگی تەواو نەبێت باش نەبێت دووبارە بەکارینانەوە
ئەمە کاریگەریەکی زۆر خراپی دەبێت لە بۆ سەر ژینگە و هەروە لە بۆ سەر بە هەندێک ترسەکە کەم کەین و لە کەشوا بڕۆین لەسەر ژینگە هەندە قسە دکتۆر دام بەحسین دبکەین قەهوە خۆڤە خۆ کەرەمکە دبێن زستان ئەف ساڵە دێ زۆرە سارز بی دبێن سەبەب چیە چونکی هاوینە ئەف ساڵە زۆرە گەرمە ئەvە چەند پەیوەندی پێک بەهەیە و ئەvە چەند ڕاستە پرسیاری بادینی جواب دەمەوە ڕاستی پێشبینیکردنا ئاوهەوای زۆرە زەحمەتە من gelek pêseyre wextê ku ez bînim sosyal medya kesek dibêjte ev sala dê zora sar bît ev sala dê zora gerim bît an baran dihinde barît an dil filan rojê bû zanistîniye doktor emane tenha qisene tenha qisene yani zanist negeşte ew asteyî kewa bizanî kê bû me lerze dê kê baran dê kê nazanim çi detanî hewrekan bixîntewa çiriyan baristeyan qebareyan bilim çi belam natwanî bilê le filan deqa 10 milîmetr baranê de barî caberastî pêşbînîkirdin زانست تعامل لەگە واقع دەکە ئێستا مەثەلاً ئێمە کە توێژینەوە دەکەین بۆ نمونەکە من توێژینەوە دەکەم لەسەر شوێنێکی دیاریکرا و تەماشای داتای 10 ساڵ 20 ساڵی پێشتر دەکەم ئەمە داتایەک کە بەردەستە دەی داتەکە دەخوێنیەوە شیکردنەوەی بوو دەکەی پاشان بڕیار دەدەی بۆ نمونە ئێمە بە توێژینەوە گەیشتینەوە ئەو قسەیە کە بڵێم پلەی گەرمی لە کوردستان لە 20 ساڵی ڕابردوو 2 پلە و نیو زیادی کردیە ئەمە بە بەکارهێنانی مانگی دەست کرد بە بەکارهێنانی سیستەمی زانیاری جوگرافی گەیشتنە ئەم داتایە کە تو بڵێ تەنها یەک قسە بکەی بڵێ پلەی گەرمی لە کوردستان 2 دەرەجە و نیو بەرز بوویتەوە ئەم قسەیە من 6 مانگ ئیشم لەسەر کردیە 6 مانگ ئیشم لەسەر کردیە جا بەڕاستی پێم سەیرە کەسێک لە سوشال میدیا دەڵێ ئەوەندە بارانە دەباری ئەوەندە لافاوە دێ وڵاتێکی وەکو ئیسپانیا کەوا مانگی دەستکردی تایبەتیان هەیە کەچی پێشدوو هەفتە گەورەترین لافاوی لێ ڕوودا و زیاتر لە 200-300 خەڵک گیانیان لە دەستدا و هەروەها زیاتر لە ملیار دلار زەرریان پێگەیشت کەچی زۆرش ئاوارە بوو کەچی پێشبینیشان نەکرد جا من کرە سوورانی جا لەبوو جوابەکەات بەڕاستی پێشبینیکردن زەحمەتە بەڵام ئایا ئێمە لە وەختێکی خراپ داین لە بوو بارانبارین ئێستا بەڵێ بێگومان زۆر خراپە بەڵێ بێگومان ئێستا بارانبارینەکان زۆر دووە کەوتن بەڕاستی یعنی ئێستا بڵێن مانگی 12 تاکو ئێستا بڕێکی زۆر کەم بارانباریە بەڵام ئەتو ناتوانانی لەسەر مانگی 10 و 11 قرار بدەیت ئێمە مانگی 1 و 12مان هەیە مانگی 1 مانگی 2 هەتا مانگی 3 دەبێت چاوەڕێ بکەیت ئەو جا بڕیار بدەیت بەڵام پێشبینیەکان چیە مەسەلەن پێشبینی هەندێک مۆدەلی ئیحسایی هەیە ئێمە بەکاریان دێنین پێشبینی دەکەن مەثەلەن زۆر جار لە عێراق ئەگە تەماشای عێراق بکەیت دەڵێن لە عێراق ساڵی 2018 وشکە ساڵی بووە 2020-2022 ئەگە تەماشا بکەیت ژمارەکان جوتن زۆربەی کەس وا بدەچین کە 2024ش ساڵێکی وشکە ساڵی بخوانەکە ئەمە ئەو داتانە کە پێشتر ڕووداوە مەثەلەن پێشتر لە عێراق ئەگە لە 2000 وەرگیری مەثەلەن 10 ساڵ جارێک سۆڕێکی وشکە ساڵی ڕوودەدا بەڵام ئێستا هەر ساڵێک نە ساڵێک دەبتە زۆر زۆر سپاس دکتۆر ڕێبەر بە هیوان کە نزاش دەکەین بارانی ڕەحمەت ئەم ساڵ و ساڵانی داهاتوش لە جیهان بەگشت و تایبەت لە هەرێمی کوردستان ببارێ